ئەمڕۆ لە مەراسیمێکدا لە گوندی هاوار شوێنێکی تایبەت و ڕێگایەکی تایبەت بە مەراسیمی ڕۆژی ماستی قەڵاتێک کە ڕۆژێکی تایبەتە بە پەیڕەوانی ئاینی یارسان یاخود کاکەییەکان شوێنێکی تایبەت و پرۆژەیەکی تایبەت کرایەوە کە لەم شوێنەدا دەتوانن ڕۆژی ماستی قەڵاتێ بەرز ڕابگرن و هەموو ساڵێک یادی بکەنەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر پرۆژەکە و هەروەها ڕۆژی مەراسیمی ماستی قەڵاتێ دەچمە لای خاتوو ڕەنگین سەلام کە خاتوونێکی کاکەیە. خاتوو ڕەنگین ئەگەر بفەرموویتە ئێرەوە باسێکی پرۆژەکەمان بۆ بکە و پێمان بڵێ کە ڕۆژی ماستی قەڵاتەی تایبەت بە کاکەییەکان ڕۆژێکی چۆنە؟ دیارە سوپاس. ئەم پرۆژێکی تایبەتەکە لەلایەن بەزەر بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لەوان ساڵی 2022 بڕیاردرا شوێنەکەمان بۆ چاکرێت، چونکە ئێمە لێرە بەهاران مەراسیمێکمان هەیە کە لە دوای 24 و لە 24 بە دواوە ئیتر ئێمە ئەو پرۆژەی بەخشینە ئەگەر ماستی قەڵاتێش نەبێت لە ئێستا لەبەرەوە شوێنەکە گوازراوەتەوە. ئێستا لێرە چالاکیەکەکەین بۆ خۆی ماسی قەڵاتێ چیە؟ جاران کۆن خەڵک هیچ ئیراداتێکی نەبووە و ماڵ هەبوو حیوانێکی زۆری هەبوو، ماڵیشە بووە هیچی نەبووە، لەبەرەوەی کە هاوکاری ئەو خێزانانە بکەن کە هیچ جۆرە سپیاییەکیان نییە لەو ئەوانەی کە شتێکی زۆریان هەبووە هاتوون لەو شوێنە کە پێی ئەوترێ قەڵاتێ، هەر شوێنەکە ئاوایە بەخشیویانەتەوە هەموو ماڵێک شتی یەکتر، یعنی ماست و کەرە و سیراج و هەموو شتەکانیان دابەش کردو بەسەر یەکتریان. کۆمەڵێک ڕەهەندی هەیە ئەم بابەتە. ئەگەر ئێمە بین ڕەهەندەکانی پشتی ئەم بابەتە بخوێنینەوە ئەوەیان هەمووی نمەکی یەکتری کردووە، هیچ کەسێک خیانەتی لەوی تر نەکردووە. ماستی شتێکی پاکە هەڵگری ئاشتی و پەیامی هەیە، لەبەرەوە بێخەوشن. کاکەییەکانی ئەم سنوورش هەروە بە بێخەوشی ماونەتەوە لە ئێستایە وەکو پرۆژەی بەخشین ئەم پرۆژەیە بەردەوامە و لەم ساڵە ئیشەڵا ینی بۆ ساڵی 2025 چالاکیەکانمانە گۆڕینە بڕۆ شوێنەکەمان زۆر خۆشترە. زۆر سپاس. پەیڕەوانی ئاینی یارسان یاخود ئەوەی پێیان دەوترێت کاکەییەکان لە جگە لە ناوەندی پارێزگای هەڵەبجە لە دەوروبەری پارێزگاکە لە هەر سێ گوندی هاوار، هەوارە کۆن و دەرەتوێ نیشتەجێن.